بەشێک لە کارمەندان و کرێکارانی کۆمپانیای داناغاز کە وەک خۆیان دەڵێن ژمارەیان 80 کارمەند و کرێکارە باهۆی دوورخستنەوەیان لە کارەکانیان لەلایەن کۆمپانیای ناوبراوە گردبوونەوەیەکی ناڕەزایەتیان ئەنجامدا و بۆ ماوەی نزیکەی 7 کاتژمێر ڕێگای سەرەکی کارمەندانی کۆمپانیاکەیان داخست. دواتر و بە بەکارهێنانی هێزێکی چەکداری زۆر بڵاوە بە گردبوونەوەکەیان کرا و ژمارەیەکیشیان لێ دەستگیر کرا. ئێمە تەنها داواکاری و گردبوونەوەیمە ئەوەیە بگەڕێنە سەر ئیشەکامان وەکو خەڵکی سنوورەکە وەکو خاوەن شەید و ئەنفال و هەموو نەهامەتێکمان کێشا لە وڵاتەوە. ئێمە ڕێگرنیمان نە لەبەردەم شەریکا و نە لەبەر تاعینەتکردنی هیچ کەسێکە و هەر کەسێ تاعینێ با تاعین ئێمە شەریکێکی عالەمیە ئەبێ هەموو کەسی ئیش بکاتیە. ئێمە بەس ئەوە مانگەرەک ئێمە بەس ئەوە مانگەرەکە بگەڕێنە سەر ئیشەکەمان و تگێنان سەربەرزانە بخۆینەوە لێکی چوارە دوورخانێتەوە. والله کارەکەی بەزێ 50 نەفەر خەڵک ڕایەت دەرکردە و خەڵکێکی دۆسۆزینیش بۆ شەریکە بۆ حکومەت بۆ کۆمپانیا. وڵا ئێمە ڕێگەمان لەبەرەوە داخسە ئێمە 6 کرێکاری خەڵکی سنوورەکانی خەڵکی دیەکانی بنارگلین هەمومانیان ناردە ماڵەوە ئیش و بێکار لە ماڵە کەوتوین. ئەم خەڵکە ئاسێکە ئەو بینیتە ئەو ێزە بگیانێمێنن ئێمە هەمومان کە سوکاری شەید من دایکی خۆم ئەلم چەمەیە تیارە کوشتێتی هەمووی براکەی ئەم باوکمان کە سوکارمان ئەلفار کراوە لەم مەجموعەوە شو مەجموعەکە هەمومان ئەلفارکران بە ئیڤا برایەوە تا هیچ خەڵکێکی سنوورەکە نیە خەڵکی هەولێرە خەڵکی سلێمانیە خەڵکی حەوجەیە خەڵکی شەرگاتە هەمویان نییە تاعینن ئێمە دەرکراین بە تایبەتی خەڵکی سنوورەکە. بەڕێوبەری ناحی قادرکەرەمیش کە کۆمپانیای داناغاز دەکەوێتە سنوورەکەیەوە دەڵێت بە هۆی خراپی باری دارایی کۆمپانیای داناغازەوە و کارمەندانە بە شێوەیەکی کاتی لە کارەکانیان دوور خراونەتەوە. هەر کاتێکی ژباری دارایی کۆمپانیای ناوبراو ئاسایی بووەوە ئەو کارمەند و کرێکارانە دەچنەوە سەر کارەکانی خۆیان. ناوبراو وتیشی لە هەوڵەکانیان بەردەوام دەبن بۆ گەڕانەوەی ئەو کارمەندانە بۆ سەر کارەکانیان. دەرنەکراون ئەوان مڵک ئێمە قسەمان کرد لەگەڵیانە وتیان ئێم ئەمانەمان دەرنەکردووە ئەمانە بۆ 4 مانگ وەک ئیجازە لە ماڵەوە بن لەبەر باری داراییمان تحملی ئەو وەزع ناکەین. ئەم 4 مانگە ئەمانە لە ماڵەوە بن لە 125 ڕاتبەکەشیان پێ ئەدەین. ئێمە ئەوەمان زۆر پێ باش بوو بەڵام لەگەڵ ئەوەشە ئەوان کۆمەڵێ کرێکار و شتەکان کە هاتنە لا ئێمە یەکی لەوانە وتیان ئێمە دەرەکرێین ئێمە دەرکراوین وتم نەخێر ئێمە تاکیدمان کردێتەوە لەگەڵیان کە ئێوە دەرنەکراون بە پێی قسەی کۆمپانیای کەوا ئەڵێت لە 125 ڕاتبەکەتانش پێ بدرێ ئێوە عەقدن ئەم عەقدە معناوی هەڵنەوەشاوەتەوە ئێوە دوای ئەم فترە ئەگەڕێنەوە بۆ ئەو کۆمپانیا. بە جۆرەی زانیاریەکانی پەیام ئەو کارمەند و کرێکارانی لەلایەن کۆمپانیای داناغازەوە لە کارەکانیان دوور خراونەتەوە نزیکەی 200 کارمەند و کرێکار دەبن بەڵام 80 کارمەندیان دانیشتوت قەزای چەمچەماڵ و ناحیەی قادرکەرەم و گوندەکانی دەوروبەرین. ئەوانی دیکە دانیشتووی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی قادرکەرەم.